دەستگای خێرخوازی بەخشین وەک پلانی ساڵانەی خۆی ئەم ساڵیش پرۆسەی قوربانیکردنی بە کۆمەڵی ئەنجامدا و تەنها لە شاری هەولێر و لە سێیەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا 137 سەر ئاژەڵی کردە قوربانی کە 105 ئاژەڵیان بچووک و 32 ئاژەڵیان گەورە بوون. دیار ئێمە وەکو ئۆفیسی هەولێر ئەمڕۆکە لە سێم ڕۆژی جەژنداین دیارە 137 سەر ئاژەڵی گەورە بچووکمان کردە قوربانی کە 32 سەر ڕەشەوراغی گەورە بوو وەروە 105 سەر ئاژەڵی بچووک بوو کامڕۆ لە کوشتارگەی هەولێر لەژێر چاودێری دکتۆری بەیتەری دیارە پرۆژەکەەوە بەڕێوە دەچێت و دواتری لە چەنگەڕەکەی شاری هەولێر و وەروە کۆمەڵێک بە سەدان بێباوکمان هەیە کە نزیکەی 380 منداڵی بێباوکە و چەنگەڕەکەی شاری هەولێرشمان داناوە کە بەسەرێندا دابەش بکەین ئینشاڵڵا. لای خۆشیەوە بەڕێوبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر دەڵێت لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزەوە تاکو ئێستا زیاتر لە 2500 سەر ئاژەڵ تەنها لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر بۆ قوربانیکردن سەربراون. تا ئێستا زیاتر لە 2000 بۆ 2500 سەر ئاژەڵی گەورە و بچووک واتە ڕەشەوڵاخ و مەڕ و بزنکراوەتە قوربانی و لەلایەن هاوڵاتیانەوە گواستراوەتەوە بۆ شوێنانەی کە خۆیان مەبەستیانە کە بەشێک لە کەمپەکانی ئاوارەکان و گەڕەکە ژانشینەکانی شاریش بەریان کەوتووە. دەستگای بەخشین ئەوژێکە لەو دەستگایانەی کە ڕێژەیەکی باش و بەرچاوی هەبووە پێم وابی زیاتر لە 150 سەر مەڕ و بزن و ئاژەڵی قوربانی بووە. لەگەڵ تەواوبوونی قوربانیەکە دەستگای خێرخوازی بەخشین ڕاستەوخۆ لە ڕێگەی چەند ستافێکەوە گۆشتەکەی لە چەنگەڕەکێکی هەژارنشینی شاری هەولێر بەبێ جیاوازی بەسەر ماڵە هەژارەکاندا دابەش کرد. لە هەمان کاتدا دەستگاکە هاوکاری بەخشیە زیاتر لە 300 خانەوەدەی بێباوک و هەژار و کەم دەرامەت. مەمنونیان دەبین دەستیان خۆش بی زۆر یارمەتیدا کە یەتیمان دەدان ئەحمەد داخوباویان بیزیان حەشت بی ئینشەڵڵا بەرزیان ئەویان خێر و ئەجەستیان بەرز بکتەوە لەو دنیای. دەستخۆشیمان هەیە لۆ هاوکاری بەخشین هاوکاریمان دەکە زۆر سوپاسیان بۆ دەکەین خوا خێریان بنووسی ڕەبی. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان تەنها لە 3 ڕۆژی سەرەتای جەژنی قوربانی پیرۆزەوە نزیکەی 1000 سەر ئاژەڵی کردوتە قوربانی و گۆشتەکەی بەسەر ماڵە هەژار و کەم دەرامەتەکاندا دابەش کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.